کەفتوگەیم پرس و باس بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاک سەرکۆ ئازاد گەڵاڵی ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان. کاک سەرکۆ سڵاو لێبێ. سڵاو لە جەنابەت. مەخێرات سەرچاو. کاک سەرکۆ گرنگی بەهێزبوون یەکێتی چییە لە بەغدا؟ ئەگەر یەکێتی بەهێز بێت چه دەستکەوتێکی بۆ خەڵک هەیە؟ سپاس بۆ جەنابەتان بەناوی خوای گەورە و میرەبان. لە حەقیقەتە وجود و یەکێتی ئەگەر جەناب و سەیریکەی ئێمە ناتوانین لەم ئینتیخاباتە باسی بکەین. یعنی ئەو کاتێک کە یەکێتی بە نمونە نیوەی کورسەکانی کوردی هێناو لە بەغا نوێنەرایەتەکەی لە پێش ئەوەی کە هەڵبژاردن کرد لە 2005ەوە هەر بە وجودی سەرۆک مامجەلال خۆتەزانی دەستور نووسرایەوە. یەکێک لەو ڕوونانەی کە ئێستا ئێمە هەموو ئەم ئەحزابی سیاسیانە بەوانەی کۆن و بەوانەی تازە دروست بوون هەموویڵێ ئێمە مهم هەیە مادەکانی دەستور جێبەجێکرێن، چونکە ئەم دەستورە مادە دەستوریە ئەوانەی شایستەی دارایی بێت، شایستەی حکومڕانی بێ وە خاکیش بێت لەناو دەستورەکە جێکراوەتەوە. لە مایەکێتی وجودی هەبووە و بیر و هزری مامجەلالیش لەوێ وردەکاری ئەویش و علااقاتانەی کە هەی بووە لە کاتی معارەزە بوونە ئەمانی هەمووی بەکارهێنا و خستی خزمەتی خەڵکەوە و چوارچێوەیەکی یاسایی و دەستوری بۆ دروست کرد بۆ ئەم هەڵبژاردنانەی کە بۆ من ئەم پرۆسە دیموکراسیانەی کاچێتەوە دواتر بتوانن لە ئەرزی واقعی شاد جێبەجێ بکرێت. دوای ئەوەی کە لە 2005 جەنابی مامجەلال لە بێتە جگە لە مەجلیسی حکومە بێتە سەرۆکۆمەر هەموو ئەو ڕۆڵانەی کە کوردی بەو شێوازە بوو خۆتەزانی لە ڕووی یاسایی و هیچ کێشەیەکمان نەبوو، لە ڕووی مۆزوعی نەوتەوە هیچ کێشەیەکمان نەبوو، لە ڕووی بودجەوە کێشەمان نەبوو. ئەمانە وەکو مەرجەعی باڵای شیعەکان سەید عەلی سیستانی کە باسی ئەوەی کرد کە سەمامل ئەمانە ئەگەر یەکێتی بەهێز بێت بە دڵنیاییەوە سەمامی ئەمانی عێراقە بێ و لەوەیش دەتوانرێت هەموو ئەو کارانەی کە تەواو نەکراوە یان ئەوەی کە لە ماوەکانی ڕابردووە لە دوای نەمانی جەنابی مامجەلالەوە بەسەر کوردستانە هاتووە کۆمەڵێک بڕیاری هەڵە دراوە بۆ هۆیەوەی دابڕانێکی گەورەوە خەڵکی کوردستان و موشەخۆرانی کوردستان تایدا زەرمەندی یەکەم بوون و ئەمە 14 ساڵی ڕێک بەردەوام بوو. ئەمە پێویستی بەچیە؟ پێویستی بەوەی هێزێکی بەهێزی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی ئەم سەرۆکە گەنجە سەرۆک پافڵ بتوانێت لەوێ شەڕەکانی بکە، یعنی بتوانێت هەموو ئەو داخوازیانی خەڵک هەیە جێبەجێکەوە لە ڕابردووشە. یعنی ئەگەر جەناب و سەیری بکەی ئێمە لە ڕابردووە کاری زۆر گەورە کراوە لە ماوەی حکومڕانی یان سەرۆکایەتی کاک پافڵە گۆڕانکاری گەورە و ئێجگار گەورە کراوە لە ناو ینی بەهێزی یەکێتی دەرکەوتووە. ئەگەر جەناب و دەرفەتم بیت باسیەکەم ئێمە هاوپەیمانیەک هەبوو، هاوپەیمانی سەدر بەرزانی حەلبووسی کە هاوپەیمانیەک بوو کە زۆرینەی کورسیەکانی پەرلەمانی عێراقی هەبوو، بەڵام لەبڕووی دوای ڕێکەوتنەکە حسابیان بۆ وجودی یەکێتی نەکرد. ئەگەر یەکێتی بچواتە ئەم بەرەیەوە ئەتوانرا حکوومەتێکی زۆرینە پێک بێنرێ، بەڵام یەکێتی باوەڕی بەوە بوو کامە بێتە هۆی لێکترازانی ماڵی شیعە، بێتە هۆی لێکترازانی ماڵی سونە و بێتە هۆی ئەوەی کە حیزبێک شەخصێک لە هەرێمی کوردستان نوێنەرایەتی هەموو کورد بکە. ئەمە ئەبووە هۆیەوەی کە دابڕانێکی گەورەیش لە ناوەندی قەراری بەغا هەبێت بۆ یەکێتی و بە سەرۆکایەتی کاک پافڵ بڕیارە دروستەکەیدا و کە یەکێک لەو فەرهەنگە وشە تازەی کە هاتە ناو پرۆسەی سیاسی عێراقیەوە سولسی معەتەڵ بوو کە نایانهێشت بەس بە ژمارەی کورسەکانی یەکێتی ئەتوانرا هەموو شتێک تێپەڕایە. بەڵام دواتر کە یەکێتی ئەم چوە ناو ئەم هاوپەیمانیەوە وە سولسی معەتەڵی بوو بۆی هەم چۆنەڵێ ماڵی شیعی لات نەبێ وەکوی کە چۆن ئەمە ئێماڵێن ڕێبازی مامجەلال هەر دروشم و قسە و ئەمانە نییە، ئەمە بوو کە پێویستەکات لایەنە ناکۆکەکان لە یەکۆ نزیک بکەیتەوە، سونەکان لە یەکۆ نزیک بکەیتەوە، دواتر سونە و شیعیش لە یەکتریەوە نزیکەیتەوە. ئەو بڕیارە دروستە بوو کە نەیهێشت یانە توێ بڵێ یەکێتی بوو عێراقی لە شەڕێکی گەورەی نێوخۆی بە دڵنیاییەوە لە نێو شیعەکان بەڵە لە بڕووی بەریەکەوتن لەوێ وەکو بۆ نمونەوە نییە بڵێ زۆنی فڵان و زۆنی چی بێت. ئەوێ لە شارێکە سێ چوار لایەنی سیاسی تایە هەمیشیان میلیشیان هەمیشیان چەکداری هەیە، ینی بەریەکەوتنێکی ئێژگار گەورە بوو تۆ بێت تەسفی کام لێمە بکەیت، چونکە بەرنامەی کاری ئەو هاوپەیمانە ئەوە بوو کە بە هیچ شێوەیەک واز لەوە بێنێت کە ئەمە پەیوەستە بە لایەنەکانی کە بەشدارن کە سەنگ و قورساییان هەیە لە ناو پەرلەمانی عێراق. ئەمە بۆ هۆی ئەم شەڕە
کە هاتبووە ناو ماڵی شیع و ماڵی سونە و عێراقیش بەگشتی کۆتایی پێبێنە. ینی ئەمانە دەرخەری ئەوەیە ئەگەر یەکێتین نیشتیمانی کوردستان لە بەغداد و خەڵکی کوردستان بتوانێت دەنگی پێبداوە بیکاتە ژمارەکەی زیاتر بێت و کورسیەکان و سەنگی ئەوە بێت لە بەغا ئەم سەنگە بە ژمارەیەکی زیاتری کورسیەوە بێ تۆ توانی داخوازیەکانی یەکێتی داخوازی حیزبی و شخصی نییە، داخوازی کۆمەڵانی خەڵکی کوردستانە، داخوازی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمە، داخوازی پەیوەستە بە موچە و شایستەدارایەکانەوە ئەوەیشی کە پێویستە ئەو مافەت دەستوریانەی کە قەوارەی هەرێمی کوردستانە پارێزرێت. یعنی ئێمە هەر کاتێک کە قەوارە نەک دەسەڵاتەکەی یەکێتی ئامادە بووە هەموو بەرژەوەندێکانی حیزبی و حتا ئەو پۆستانی کە پەیوەستە بە یەکێتیەوە وازی لێ بێنە بەس بتوانڕێ قەوارەکە پارێز. ینی کاک سەرکۆ ئەڵێ گەرێکێتی توانی کورسەکانی زیاتر بێ بەێستر بێ لە ڕووی سنگ و پێگەوەکو کورسی لە بەغدا و کێشانی کە ئێستا خەڵک هەیەی نایبێ، یعنی مەسەلەن ئیتر موچە دواناکەوێ خەڵک گرفتی موچەی نابێ، گرفتی کورد لە ناوچە جناوکەکان زەوی داگیر ناکرێ، هەموو کێشانەی ترکە لە بەغداوە دروستە بێ شێتێتوانێت چارەسەری بکە. خۆی لە حقیقەتە ئەبێت باس فیدباکێ بکەیتەوە بگەڕێتەوە بۆ دووە تۆزێک بزانێ یەکێتی لەم 3 ساڵات چی کردووە، ئایا توانێ ئەم شتانە بکە ئەوەی کە جەناب تێڵێ یەکێتی لەوەی کە بەو کورسیانەی کە هەی بوو لە پەرلەمانی بەغا چی کرد. ئەمە بەو ڕێژە کە هەبوو ڕێژەی کە لایەنی کوردی کە هەبوو کە 10 کورسی 12 کورسی لە یەکێتی زیاتر بوو، بەڵام توانات دیبلۆماسیەکە و هێزەکەی یەکێتی جیاوازی بوو. یعنی ئەگەر بەڵام ئەگەر کورسێکە زیاتر وایە زیاترێک چی کرد لە ڕابردووە وەزیری دادی وەرگرت، وەزیری دادی لە حکوومەتی عراقی وەرگرت، وەزیری داد یەکێک لەو یاسایانەی کە حازری کرد و نێرایە پەرلەمان و تەنفیزیش لەلایەوە ئەو زەویانە بوو کە لە بڕیاری قیادەی قوتری و بەعس درابوو لە کوردەکان سنرابوو درابووە لە خاوەنە ئەسڵیەکانیان زەوت کرابوو درابوو بە عەرەبی هاوردە نەک عەرەبە ڕەسەنەکانی کەرکووک. ئەمە یەکێک بوو لە کێشە ئەساسیەکانی کە لە ساڵی 2023 پێوێ کورد پێوت لێتەوە لەو ناوچانە وەزیری داد توانی لە ڕێگەی لە بڕی نوێنەرایەتی یەکێتیەکە ئەگەر یەکێتی سنگ و قورسایی نەبووە لێ نەیەتوانی بێ بە وەزیر و لە ناو وەزارەتی شا و عەلاقاتە فراوانی خۆی و لە ناو پەرلەمانی یاساکە تێپەڕێنێ. ئەمە یەکێکە لە دەستکەوتە گەورانی کە یەکێتی لە ماوەکانی ڕابردووە ناوێتی. ئەگەر بینە سەر مەوزوعی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە یاسای بودجێ لە ساڵی 2014 نەبووە، یعنی ناشەفافێتێکی ئێجگار گەورە هەبووە هەم لە سەرفکردن و خەرجکردنی بودجا هەم لە دابینکردنی لە شەفافێتە لە بواری نەوتە کە لە ساڵی 2014 نەوتی هەرێمی کوردستان ئەفرۆشرێ و هیچ کاتێک لیژنەی پەرلەمانیەکانی کوردستان و هیچ چاودێرێک نەبووە بەسەر وەزارەتی سامانە سروشتەکانەوە. ئەم مەلەفە لە ساڵی 2023 داخرا و نەوتی هەرێمی کوردستان قەتع کرا و ناتوانرات چەندین ملیارد دۆلار قەرزاری شێنایە سەر هەرێمی کوردستان ناتوانرات ڕێکەوتن بکرێت و بەبێ ئەوەی بەرمیلێک نەوت بنێری ئەو هەوڵانەی کە سەرۆک پافڵەیدا و لە ماوەی ڕابردوودا وەفدەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕێز قوبات تاڵەبانی 27 جار سەردانی بەغدادی کرد بۆ ئەوەی کە ڕێکەوتن کرێ موچە بنێرە. یعنی ئێمە 2 ساڵ ڕامان کێشا بەوەی کە ئەم مانگە با ڕێبکەوین ئەم مانگە بتکرێت بەبێ ئەوەی دینارێک لە داهاتی ناوخۆی 76 ملیارد دیناریانە نارد، ئەوان 950 ملیارد دیناریانە نار بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان. یعنی ئەگەر لە حقیقەتە سەریکەی ئەوان نزیکەی 24 تریلیۆن دیناریان ناردووە بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان حکوومەتی عێراق کە هەمووشی لە ڕێگەی یەکێتیەوە بوو بە سەرۆکایەتی پاپڵ جەلال تاڵەبانی بووە. هەرێمی کوردستان نەوتێکی دڵۆپێک نەوتی نەناردووە. دواتر بۆی کەیتر حکوومەتی عێراقی و دادگای فیدراڵی بڕیاری دەرەکات کە ئابێت ڕێکەوتنێکی دەستوری بکرێت و تایدا هەرێمی کوردستان نەوتەکەی تەسلیم کات و داهاتی ناوخۆش تەسلیم کات ئەنجام موچە بنێرێ. ئەوە بۆ ئەم ڕێکەوتنی لێکەوتەوە و ڕێکەوتنی کە هەمومان نەزانن کە دواتر کاتێک لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە دانیشە لەگەڵ کاک مەسعودە دانیشە مەلەفی حکوومەتی پێکەنانی حکوومەت دێتە سەر مێزی مەکتەبی سیاسی و کاک بافڵە ئەم بینە دابخەن ئەم مەلەفە دابخەن وەرن با ئێمە ڕێ بکەوین خەڵکەکە 3 مانگە موچەی وەرنەگرتووە. ئەگەر ئێوە من
ئەنێرن وەکو نوێنەرایەتی کورد من ئەتوانم قەنەعەت بە حکوومەتی عراقی بکەم بەڵام بەو مەرجەیەوە نەوتەکە تەسلیم بکەن و ڕێگە بن و دواتر شەوی پارتی دیموکراتی کوردستان باوەڕیان وابوو کە ناکرێت ئەمە لە توانای یەکێتی و قیادەی یەکێتی و سەرۆکایەتی پافڵی جەلات تەڵەبانی نییە بۆیە بە شێوازێک لە شێوازەکان چۆنەڵێ تەفویزیان کرد بە نوێنەرایەتی کورد بڕاوە دواتر کە چوو لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی کۆبوونەوەی کرد و لەگەڵ ئەوەی کە ئەنجومەنی دادوەری لەگەڵ پەرلەمان لەگەڵ بەدەر لە پشتی ئەمانەوە کە کووت لە سیاسیەکان هێن و کارکتەرە سیاسیە بارزەکان هەیە لە بەغداد دانیشتنی کرد و بووە هۆی بناغەیەکی ئەساسی و گەورە بۆ ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان و دواتر بینیمان دوای مانگێک هەرێمی کوردستان هەمووچەکەی وەرگرت هەم نەوتەکە دوای 2 ساڵ و 8 مانگ لە تاڵانبردنی نەوتەکە کە نازانرا بە نیوە قیمەت دەدرا نەک بە نیوە قیمەت ئەتوانین بڵین بە لە 125 نرخەکەی بە $30 فرۆشە کاتێک بە $81 بوو نەک ئێستا بە $61 بوو سیاسەتی بارکە و کاش پارەکە بە بەو شێوازە کارەکانە کرد ئەمە بۆ هۆیەوەی کە مەلەفی نەوتی لەو تاریکستان و لەو سێگۆشەی بەرمۆدەوە دەرچێت و ئێستا ئێمە هەمومان نەزانین نتوانین ماگانە بچینە سەر مۆبایلەکانمان بزانین هەرێمی کوردستان چەند بەرمیل نەوتی هەناردە کردووە ئەوە چ کۆمپانیای سێگۆشەی بەرمۆدیا بوو باڵێ بە دڵنیایی من بەرامبەر بۆ وەزیری سامانە سروشتەکان لەناو پەرلەمان ئاوتووە یعنی ئەمە نەکە لێرە هەموو ئەرشیفە لەناو ئەمە ئێوە ئەیکەن کەس نازانێت چی لێت چ کەس نازانێت چۆن شەرفەکرێ وەرن بێنە بەردەم خەڵک بڵێ کاکەمە ئەمانە حقیقەتەکان پێ بڵێ خەڵکی کوردستان ئەوەندەی تەحملی هەیە بۆ حکومڕانی هەرێمی کوردستان بڕواناکەم هیچ میلەتێک ئەو تەحملەی هەبوو بێت باشە کاک سەرکۆ بانگەشەی هەڵبژاردنەکان یەکێتی نیشتمانی کوردستان لە ڕابردوودا کە تۆژێکێک بوو لە وەزە دیارەکانی ینی لە خولی بۆ بڵین بۆ پەرلەمانی کوردستان بانگەشەیەکی تون بوو بەڵێنێکی زۆر بە خەڵک درا ئێستا خەڵکێک دەڵێ یەکێتی نیشتمانی کوردستان بەڵێنێکی زۆریدا بەڵام بەڵێنەکان جێبەجێ نەکراون بەڵێنی خۆیەکێک بووی لەو بەڵێ جوابی وادەم حقیقەتە ینی بە شۆ گەیشت حکومەت بۆ پێک نەهات بەڵێ کاگرانکۆ ئێمە بتمانێمە لە هەڵبژاردننی من یەکێکم لەوانەی کە باوەڕی تەواوم هەبوو قەنەعاتیشمە بووە جێبەجێش بوو لە حقیقەتی شاوا بوو ئێمە وتمان زرمەیەک لە پارتی دیموکراتی کوردستان زرمەکی لە سینەویستن لە چیا بوو زۆرینەی کە پارتی دیموکراتی کوردستان لەناو پەرلەمانە هەی بوو پارتی 45 کورسی هەبوو لەناو پەرلەمانی کوردستانە 11 کۆتای هەبوو 56 دانێکی کەسی لای پەرلەمانتارێکیشی لەگەڵا بوو ئەمە 57 مسۆگەری هەبوو دایم لەناو پەرلەمانە جگە لەوە 12 گۆڕانیشی لەگەڵا بوو کە لە تەشکیلکردنی دانانی دکتۆرە ڤالا بە سەرۆکی پەرلەمان پارتی دیموکراتی کوردستان چاوەڕێی یەکێتی نەکرد و سەرۆکایەتی پەرلەمانی هەڵبژار و بینیمان بە 60 و تقریبا 69 پەرلەمانتار بە 69 پەرلەمانتارەوە بەڵێ بە 69 پەرلەمانتارەوە ئەمان 68 بوو دانەیەکیان چووە دەرەوە ئەوەی کە باسم کرد بە 68 پەرلەمانتارە توانیان حکوومەت تهین بکەن ینی دەستەی سەرۆکایەتی دیاری بکەن وەوتیان ئێمە حکوومەتیش ڕێکەوتن وەزارەتەکانیان دانا بۆ یەکێتی دێت جێگری سەرۆکی حکوومەتە و 5 وەزارەتی کیان دانا کە ئیسەش هەر وجودی نەماوەی کە پەیوەستە بە نێوان هەرێم و بەغدادەوە کە بەڕێز دکتۆر خالید شوانی سەر وەزیری ئەوە بوو بەڵام بیدون حەقیبە ینی داناوە ئێمە ئیجبار بووین لە بڕۆ ئێمە 21 کورسیمانە بوو دواتر ڕێکەوتین و دواتر ئەوان سەرۆکی هەرێمیشان هەڵبژار مە دەنگیشمان نەدا یعنی بەبێ چاوەڕوانی ئێمە و بەبێ حسابکردن بۆ یەکێتی نیشتمانی کوردستان لەبەرەوەی زۆرینەیەکی هەبوو لەم انتخاباتات چی ڕوویدا لە هەرێمی کوردستانە کاک پافڵوتی من نایەڵم سەرۆکی حکوومەت یعنی دابنرێ بەبێ ئۆکەی یەکێتی ئەمەی وت ئێمە وتمان زۆرینەی پارتی تێکەشێنین ئێمە وتمان 11 کورسی کۆتاییەکان نابن بەبوو کە شوشەیەک بەدەستی هێزێکەوە لایەنێکەوە یان بۆ پرسی خۆیان بەکارنیان بەڵێ 11ەکە نەما 11ەکە نەما و پارتی لە 45ەوە هاتە 39 کورسی یعنی پارتی لە 56 کورسی مسۆگەرەوە هاتوتە سەر تقریبا ئەگەر دوی کۆتاکان ئەگەر لایەنگر و دۆستی ئەوانیش بن 41
یعنی 16 کورسی لێ دەستداوە پارتی دیموکراتی کوردستان ئەمە و ئێستا ئەمە زرمەیەکە باسێک لەوە زرمە زیاتر لە چێ بیست زرمەتان لێ بەڵێ جگەل لەوە ئێستا بەبێ ئۆکەی یەکێتی و سەرۆکی یەکێتی حکوومەت دانیشت پەرلەمان دانیشت متمانە درایە بەڕێز کاک مەسرور درایە حکوومەت هێرێمی کوردستان نەخێر یعنی ئەوەی کە سەرۆکی یەکێتی وتوە جێبەجێ کردووە بەڵام ئێستا لە بروی حملەکەی بەقوت بوو کاریزماکەی ئەم سەرکردێ زۆر جیاوازە تەحملی وجودی ئەم پیاوە ناکەن یان نانەوێت بەرەو ڕووی ببنەوە بەم شێوازە جێن قساکەن یان باسی ئەومان کرد کە ئێمە وتمان نەوتەکە بێ بڕوا ئەو نەوتەکە خراە سەر بەغداد و سۆمەمانە بێت تەسلیم کرێ وتمانە بێت موچە لە کاتی خۆیان بێت کێشەی موچە حل کرێ سوپاس بۆخە لە هەفتەی ئایندەوە موچەیەکی تر دێت کە ئەمە درێژکراوەیە تاکو سەری ساڵ ئەڕوات یەکێکە لە کێشەکانی کە هەمان بۆ لە هەرێم کە ئێمە باسمان کردووە مۆزوع ئێوە بۆ کە هەرێمی کوردستان ئیلتیزام کا بە باهینەوە بە یاسای بوجۆ لەگەڵ بەغدا بە ڕێکەوتنەکەی بەخە یەکێکە لەوە باوەڕمان وا بۆ کابێ عەدالەتی ناوچەی بگەڕێتەوە بۆ دابشکردنی بوجە کە ئێمە باسمان لەوە کرد بە خەڵکی سلێمانیمانەوەی کاکە گەمارۆ بمان لەسەرە و پارە نایان پرۆژەکان لە سلێمانی ئێمە ناچینە ناو حکوومەتێک و ئەگەر هاوبەشێکی ڕاستەقینە نەبین نەک بەشدارێکە کورسەکانمان بۆ جێبێڵن بڵێن فەرمون بەشدار بن ئەم بەشداریە کۆتایی هاتووە هاوبەشە بین کە هاوبەش بین هەموو مەسئولیاتێکی حکومڕانی وەرەگرین بە باش و بەخراپیەوە بەرپرسە بین و بە هەموو شێوەیەکیش فراکسیۆنەکەی یەکێتی لە پەرلەمانی کوردستان و قیادەی یەکێتی و جەماوەرەکەیشی پشتیوانی و حکوومەتەکە ئەگەر ئەو حکوومەتە حکوومەتێکی خزمەتگوزارێکی دادپەروەر بێت لە نێوان ناوچەکانە و جیاوازی نەکات. بەڕێز کاک سەرکۆ ئازاد گەڵاڵی ئەندامی خولی پێش پەرلەمانی کوردستان سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بەخێرات سەرچاو خۆشەویستان بە هەرمەتی ئەو کارانم بەرنامی پرسیڕۆژتان پێشکەش کرا تا پێتان ئەگەێنەوە کاتێک خۆش دەست خۆش